في هولي اف هولا بويا هولا الهيثم لدكفيتا درفي باجري درفي حمدانية بچند صد متركة اف هولا يعني نقل جيري ديري جينش تجيبونا خلقية الفيرا ودمكو آگر دروز بویا اف خلکی وان جا دورو برا خوگان دیه ویره و هرزی او تشتل بردش به طایبتی بطانی ناین بو وگواستنا بریندارن الویره وزی خوگان دیه خلکی نافچه بو او کو دشیان دابید آلوکاریا رزگار کرنا یعنی کو هول بدن بو رزگار کرنا او کسید کو دجور و آسیمان یعنی الگور او زانیارین لخلکی نافچه موارگرتین محمد نزیکی ساعته که الرخي دماهيكا يعني دماهيكا هوله هول هاتينا دان حتى وكو خلق بيت رزقار كرنو ديوار بيت اشكاندن و اكجي ولاتين فيركو مالاوي لنزيك هوله الفيرا غازدوي كي دكر تيمت برافاني باجري هاتينا فيري اللي داخل يعني درباسي نافا حوشا هوله نبوينا الفيرا سيارة خوان اوتومبيل خوان راگرتينه جدير و حولا كنترول كرنا آگيري دا يعني زي حوال نداينه كو خوا بگهيننا نزيك آگيري و حولا كنترول كرنا آگيري بدن يعني اگر زيتر حوال دابان رنگ كارسات به في آواي مازن نببا اجار نگهش با في راد دي محمد و هر فرمانده اپراسیون نینوا دیماهیک آمار راگهاندینه از دیماهیک آمارا براب گیدم کو فرمانده اپراسیون نینوا راگهاندینه کو حتانو که افکست کو بوین قربانی ل و صدنه 223 کس بوینه 87 جوانا گیان خوش دزده و 35 کسال جوانا هاتینه و گواسن بو نخوشخانه تحریم کردستان 15 بو هولره 20 جی بو دو که بوینه و 101 بریندار جی حتانو که نخوشخانه موصل و هر وصا لنخوشخانه حمدانیه ماینه بو ورگرتنا چار سریا نوش داری جه اف قربانیت وی ریدانه دیاره بشک جه ترومبيلن وزير نافانكو وفداوي شانداوي جهشتنا فيري بشك كاروان ترومبيلوية جهشنا جهة ريداني هولا الهيثم يعني هيثم لحمدانية وزير نافو عبد الأمير الشمري سردانا جهة ريداني دكتن اوه پارزگار نینوه نجم جبوری او گهشت ویره گهشت جه ريداني سيادة المحافظ احنا مباشر وياك وين وصلتوا من التحقيقات او ليكولينو كان دستيان بيكردو هيشتان تواو نبوا استا اماريكوتي 87 شهيدة 100 کەس سەرویان دابش بووینە بریندارەکان لە نەخۆشخانەکان و هەولێر و بەڵێ سەرۆک وەزیران هاوکاری پێشکەشکردن هەروە برام وەزیری تەندروستی لە هەولێر لە دهۆک کەرکووک سەلاحەددین هەمووان هاوکاریان بۆ ناردوین فریاکەوتن و ئۆتۆمبیلی فریاکەوتنیان بۆ ناردوین سوپاس بۆ خواکەم و کوڕیمان نییە ئێستا بریندارەکان لە نەخۆشخانەکان ژمارەیان چەندن پێویستیان بە چارەسەرن لە دەروی عێراق هەندێکیان دەرچوونە نەخۆشخان ئێستا پزیشکەکان سەرقاڵی هەڵسەنگاندنن لە بەغداوە کار لەسەرەوە بەدەکەن وەکو حکوومەتی خۆجی محمد و پارێزگارێ نینەوە نەجم جبوری وەکو ئاماژە بوویەکێدا و حەتانوکە یعنی چه
کەم و کوڕی نەبووینە بە تایبەتی ئالیکاریین حکوومەتە هەرێما کوردستانی زی گەهشتینەوان هەم وەکو ئەمبۆلانس هەم وەکو تیمên تەندروستی هەم بە گوهاسنا برینداران و بەکردنا دەرگێت نەخۆشخانەیان لە هەرێما کوردستانی و حتان و کە 35 بریندار جوانە هاتینە بە گوهاسن بۆ نەخۆشخانەیەت هەرێما کوردستانی و گوتجی ینی هێشتا ئەم نەگەهشتنە نەتیجەیان ژی ئەنجامی دیماهیکێت ڤەکۆلینێ و بەردەوامی ژێ ڤەکۆلینێ لەسەر ڕیدانێ و مەیدانی ژی بەخوا دێتە ناڤە هۆڵێدا ژێ نێزیک بە جێهە ڕیدانێ دەبینیتن و ئەوە کولڤێرە ڕیدای و چێبووی محەممەد و پشتی چەندێکا دی ئەم چەند خولێکێکی دی دێتە چاوەڕێکردن و خۆشی بەردەوام بە لە گواستنەوەی دیمەنەکان نایب بە ئاگادە بزانین چی ڕووی داوە لەوێت تکایە خۆت و کامێرامانەکە دیمەنەکانمان بۆ بگوازنەوە بەردەوام بە بەڵام نایب هەم بەدەم گواستنەوەی دیمەنەکانەوە دیمەنەکانمان نیشانبەی پرسیارێکە لێ یەکەم ئێستا دوو ئەگەر هەیە چەندە لە بوڵتنەکانی پێشووتری شار زانیاری زۆر باشەدا پارێزگاری نەوەش قسەی کرد لە سەری کێشا لێکۆڵینەوەکان بەردەوامە بەڵام ئێستا دوو ئەگەرە یەکێکەوەیەک باس لەوەکەن کە بەهۆی شۆرت بووە لە سپلیتی هۆڵەکە تۆش لە ڤیتەکەدا باس لەواکەی کە بەهۆی یاری ئاگرینەوە بۆ زیاتر کام هۆکاریان ئەگەری هەیە کە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە بوو بێ محەممەد الگۆر دیپچۆنێت بەڕەوانیا باژێڕی و ڤەکۆلینێت وانە یاریێت ئاگری بووینە و هەروەسا الگۆر ئەو ڤیدیۆ بەڵاڤژی بووی پشتی و یاریێت ئاگری بلند دەبن و دگەنە سەقفی ئاگر دروست دەبیتن و ئاگر بەڵاو دەبیتن یعنی حەتان و کاگەرە هەرە بەهێز ئەڤەیە و وەکو حکوومەتجیک و تیمێت بەڕەوانیا باژێڕی وەکو ینی لایەنی حکومی ئەڤیەکە پشت ڕاست کردیەک و ئەڤەژێ vêyekê durust bûye lê evadî ku wekû xwediyê holê ragihandî ku ji encamê şorta karebê bûye û kêşedek ji siblêtên holê da hebûye û ev yeke jê durust bûye heta nûke berevaniya bajêrê vêyekê red diket û her wisa wekû xwediyê holê jî yanî ev yek bi durustahî ne selmandiye û bi tenê axiftin bûye lê berevaniya bajêrî dîvçonê xwe ev yek wekî min bi xwe digel gote bêje wan axiftiye li vêre dema ku destpêkê hatî ama ji bûyekê de ku ew sadê piştrastin ji encama yariyet agirî bûye ve paşmavêt wê xelkîne ku li vêre mijîlê ahenggeranê bûyne Mihemed ev debe şîriye şîrê zarok e yanî ka evet ku di nava vêrê da bûn temenê ciyawaz bûne lê wekû cêgirê rêvebergiştiya tenduristiya neyne we bi me ragihandî ku beşa here zora qurbaniyan genc in genc bûyne de vê rêdanê